بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت لە پاش هەرسی شۆڕشی ئەیلول و لە ئازاری 1975 و لەگەڵ دەست پێکردنەوە و هەڵگیرسانەوەی شۆڕشی نوێ چەند ڕێکخراوێکی سیاسی نوێ و جیاواز سەریان هەڵدا و لە نێویاندا کۆمەڵێک دەسەبژێری سیاسی و ڕووناکبیری کوردستان هەستان بە ئامادەکاری و دامەزرانی ڕێکخراوێکی چەپی سیاسی کە سەرەتا بە نێوی کۆمەڵی مارکسی لینینی و دواتر بە کۆمەڵی ڕۆژدەرانی کوردستان ناسرا و هەر ئەو کات بوویە هێزێکی کاریگەر و ڕێکخراوێکی گرنگ لە ساحەی سیاسی کوردستان و ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئایزان بۆ قسەکردن و ئاشنابوونی زیاتر لەسەر چۆنێتی ئامادەکاریەکان و هۆکارەکانی سەرهەڵدان و دامەزراندنی ئەم ڕێکخراوە چەپە کوردیە و ململانێ و پەیوەندێنی و خۆی و دەرەکیەکانی ئەم ڕێکخراوە و بارودۆخی سیاسی ئەو کاتی کۆمەڵا ڕوودا و مێژوو بە پێویستی زانی میوانداری بەڕێز وەهاب شێخ ئەحمەد ناسراو بە وەهابی سەرتیب کە سەرتیپی یەشێتی و کۆمەڵە و کادیرێکی دیاری باڵی عسکەری کۆمەڵی ڕەشدەران و هەڵسوڕاوی ئێستای بزوتنەوەی گۆڕان بکات. کاک وەهابجان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو. زۆر سوپاسانە سڵاتی جەناب و بەرنامەکەتانەکەم. زۆر سپاس بۆ جەنابی شێت. کاک وەهابجان من پێم خۆشە لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئێوە وەک کادرێکی باڵی سەربازی و چەکداری نێو یەشێتی ئەو کات و کۆمەڵی ڕەشدەران ئەکرێ پێمان بڵیت هۆکارەکانی سەرهەڵدانی بزوتنەوەیەکی چەپی کوردی و سیاسی لە ڕۆژگارەیە چی بوو؟ وڵات تەبان بێمە بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی کۆمبڵە بۆی مەسەن پێشینەکانی بزانین چۆنی باگراوندەکەی بزانین چۆنە. تەبن کۆمەڵی مارکسی لینی کوردستان لە ساڵی هەفتاد دروست بووە بڵ لە زەمان و زەمینێکە کە شۆڕشی کورد هەبووە بە سەرۆکاتی مەلانسای بەرزانیوانە. ئەو کاتە بڵێن بۆشایەکی سیاسی گەورە لە کوردستانە نەبوو هەم بەهۆی ئەوەی کە ئەو بۆشایە گەورە شۆڕشی کوێ بە سەرۆکایەتی بەرزانی پڕی کردبەوە و جگەل لەوەش منفەزی بۆ خەڵکی کە نێشت کە بەشداری کە حیزبیکە بەشداری کە لە حرەکەکەوانە ینی پێش کستی شۆڕشی ئەیلول سەردەمی فراحیزبی نەبوو نەخێر سەردەمی فراحیزبی نەبوو ڕێگەی هیچ حیزبێکی کە نادراوە لە حیزبی پێشڕۆ نەبێت کە پارتی بوو ڕێگەی بە هیچ حیزبێکی کە ناوە لایش کەشەوە مخابراتی عێراقی حکوومەتی بە ئەسوانە مکافعی هەموو جۆرە حیزبیشگەیان نەکرد لە کوردستانە مهدد بوویتوانە لەبەر ئەوە چارەیەکانی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان کە سەرتاوە دروست بوو زۆر مەحدود بوو بە ژمارەش کەم بوو و هەتاکو ئەو بڵین تەواوبوونی شۆڕشی کورد لە ئازاری ساڵی 1970 بە ئیتفاقی شاو سەدام لە جەزایر ئیتر بۆشایەکی شۆڕشی کورد نەما ڕووخا بۆشایەکی گەورەی سیاسی زۆر گەورە لە کوردستان هەند دروست بوو و هیچ حیزبێک نەمایە لە سەساحەکە بە عەمەلی و حکوومەتی بەعسی هەموو ئاگادارینەوەوانی لەو تەمەنا هەبوونەوە ئەنە ئاگادارن کە بە هەموو شێ پەلاماری کوردستانیە بە تعریب و تەبعیض و تەرحیل و تەجیر و هەموو نەکانیەوە ئەسالیبەکانە بۆ لێدانی کورد و توانەوەی میلەتی کورد. ئەمە بە هیوایەکی زۆر گەورەی لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە دروست کرد بوو و لەو کاتێک کە خەڵک زۆر بێهیوا بوو کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان ئەتوانم بڵێم قۆناغی هەرە حاسیمی دەست پێ کرد بە خەوات و تێکۆشان لە ساڵی 75 لە دوای ئەو نەکسەیەوە کە کەس نەبوو بتوانێت خەوەندارەتی خەزەی کورد و میلەتی کوردوانەکە. ئەوە بوو تەنزیماتی کۆمەڵە وردە وردە گەشەی کرد بەهۆی زیاتر ڕۆشنبیران و قوتابی و ڕۆژنفکرەکانی میلەتەکەمانە بوو لە ڕاستیە و خەڵکی کەشی تاوە لە کرێکار و لە زەحمەکێش و لەوانە بەڵام دووبەکەی لەوانە پێکات و زیاتر لە ناوەترچینی ڕۆشنبیر و قوتابیان و ئانا بوو. باشە کاگووە بەشداری جەنابەت وەک کادرێکی باڵی عسکەری نێوڕیزەکانی یەشێتی نیشتیمانی و نێوچەبەر و کۆمەڵی ئەو کات ئەگەرێتەوە بۆکەی تۆکەی بەشداری کرد لە نێو شۆڕشە؟ وڵی من جارێ کادری عسکەری نەبووم لە ئاساس کادری سیاسی بووینە من کاتیشارەکانە کاتیە دەرەوە ئێمە لە ساڵی 76 یەکەمە سەرەتایەکانی بڵین شۆڕش بووین ئەوەش بەدەست پێشکەری لە ڕاستیە کۆمەڵە بوو کۆمەڵی ڕەنجەرانی کۆمەڵی مارکسیلینی کوردستان و دواتر کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بەدەست زیاتر بەدەست پێشکەری کۆمەڵە بوو ئەو مەفاریزانی لە منتیقی سلێمانیە دروستکات لە ناوچەی قەرەداخ و ناوچەی ئەورامان و شارە زور و شار باژێر و دۆڵێ و منتیقەی کۆی و منتیقەی پشدەر و خۆشناوەتی و حەسە تاسەری منتیقی دەشتی هەولێر و چەند مەفرەزێک نەدایە دەرەوە لە مەفرەزەکانی لە 10 کەس 15 کەس لەوانە زیاتر تێپەڕی ناکرد
ئەو کاتە ئەمانە کە چوون دەرە تەبا من کادری نەوەی بوون بەڕاستی ینی ئەوە نەبوو پێشمەگەشتی احتیاطی وانە بن یعنی مخاوانی عقیدە بوون و کادیر بوون زمانە کۆمەڵ کادیری پەروەردەکرد نەکرد ئەندامیی احتیاطی چونکە بە حەلەقاتی ثقافەت تێپەڕێکە وایە فەتەی زۆر تەجروبا بووایە و مستەوا ثقافەتی بەتەواوی وا وایە کە بیتوانێت هات وەرنەئەژیرا لەناو تەنظیماتی کۆمەڵاکاتی خۆی حەلەقاتی ثقافی بەلانی کەم و 8 مانگ لەو حەلەقاتی ثقافیە خۆت و ڕێخەرەکە تاوان چونکە زمانە حکوومەتی بەعەز لەوە دەستگاکانی زۆرین بوونوانە ئەوەی زۆر بە ورای معاملە بکرایەوانە و هەموو شەو شانەی ئەتیادیەوە نیە پێشتر کەسوانە کۆ بۆایەتەوە ڕێخەرەکە و ئەوەی کە لەگەڵایەتی یەکتیانە بینیوانە ینی بە شکڵێکی تەزبیحی بوو بۆ ئەوەی ئەگەر لە حاڵەتێکە یەکێک کەش بوو هەر دوو کەس توش بێتوانە ئیتر هەموو جەماعەتی زۆر توش نەبێت ینی لەبەر خۆپاراستن بوو ئەوە ئەجا کە پەروەردەشەکرا وەکو کادیرێ پەروەردەکرا ینی وای لێها مەسەلەن وا پەروەردەکە کە ئیتر کە حەلەقات ثقافی شتەکانی تەواو بوو تو بیری لەوەکە خۆ چۆن حیزب دروستکات چۆن بەرنامەدا بڕێژێ ینی ئەوە نەبوو هۆشیارێکی سیاسی هەبوو شارێکی سیاسی ڕیزەکانی کۆمەڵ باش ئەساسی نەوعێ دوو بەڕاستی بەڵێ من بەوسمە ئەو پرسیارە بکەم کە بۆچی وهابی شێخ ئەحمەد کۆمەڵی ڕێژدران هەڵەبژێرێ لە نێو نیمچەبەری یەکێتیە لە دوای شکست قیادە موقەتە دروست بوو بزوتنەوەی سۆسیالیستی دروست بوو و شوێعی حیزبی شوێعی یەکێک بوو لە حیزبە دیارەکانی ساحەی کوردستان تۆ بۆچی لە نێو ڕێزەکانی کۆمەڵە و نیمچەبەری یەکێتیا خۆتی بینیەوە من لە پێشەوە یەکێتی دروست بێ کۆمەڵە بووم بەڕاستی لە بیدایەتی ساڵی 75 بۆچی ئەوانی تر هەڵەبژێر ئێمە بەڕاستی ستێرمان کرد حرەکەی کوردی لە ساڵەکانی 60ەوە هەتاکو ساڵی 75 بوو ئیتفاقی جەزایر کە ڕووخاو نەما یعنی کۆمەڵ ئێمە ئاسا دروست بوو لەناو شۆڕشی کووردا و بوو دووبارێکی گەورە دروست بوو خۆتە نەزانن لە ساڵەکانی بەتایبەت 64 هەتا هەفتا شەڕی جەلالی و مەلایی و دوا بە دوای ئەوەش ئیتر شۆڕشی کۆتاییەوە تا ئێسش ئەو ئەسەری بەسەر و برینی ئەو شەڕە ماوە و حتا لە دوای هەفتا و شۆڕشی تازە دروست بوو بە سەکرایەتی تیشمانی کوردستان و هیمەتی کۆمەڵی ڕەنجەران مەرسینی و ڕەنجەرایی دواتر یعنی ئەوەش درێژەی کێشا بە نوعیچیکە هێشتا زامەکانی لە ناو کۆمەڵی کوردەواریە ئەسەری هەرماوە و ساڕژ نەبوو هیوادارم ساڕژ بێت ئێمە ئەمانویست لە ڕاستیە تەنظیمێ دروست بێ دوور بێت لە کەشوهەوای ئەم دوو باڵەوە بۆ ئەوەی زۆرترین جەماوەری لە کۆبێتەوە و بشتوانین لە ناو ڕیزەکانی هەر لایەکیان نابێت چ باڵی جەلالی بێت چ باڵی مەلایی بێ پیاوە تێکۆشەرەکانیان پیاوە باشەکانیان ئەوانش کۆکەنەوە لەگەڵ ئەوانەی کە ئەو کاتە لە هیچیان نەبوون و ڕۆشنبیر و ئەوەن کە دیفاع ئەکەن لە قزەی کورد و بەتایبەت لە چینی زەحمەکێشی کورد ئەومان بەلاوە زۆرمە بەز بوو و ئەگەر دیقەت بیتوانە مەسەر ناو کۆمەڵی ڕێژدرانی کوردستان خەڵکی تیا هەبوو مەسەر کۆنە مەلایی بوو خەڵکی تیا هەبوو کۆنە جەلالی بوو مەسەلەن بەڵام ئەوانە دەورێکی هینیان نەبووە حاسیمیان نەبووە لە ساڵەکانی 64 تا هەفتا یا تاکو هەفتا و پێنجیش سەرگردە دیار نەبوون تیانە بکو ئینسانێکی شۆڕژە بەشداری کردو لە حرەکەکە هەموو کەسێک لە زمانە پێویست و کە بەشدار بێت لە حرەکەی کوردیاوە یارمەتی پێشمەرگە و بڵین شۆڕشی چەکداری بازی حکوومەتی بەعەز ئێمە بۆیە و ماهەڵبژار کە بێتەرەف بین لەو ناکۆچی ململانە کۆنی کە ڕووی داوە وەشێکی تازە بین لە بەرهەم بوو بەڕابەتی زەحمەکێشی کورد و خەڵکی لێخۆماوی کورد و چینە هەژار و داماوەکانی کورد بێت لە نەرایەتی ئەوانە قیمەڕاست باشە ئێوە وەک خۆت ئاماژەت پێکرد لە سەرەتاوە مەبەستان بووە کە وەکو هێزی سێ هەم دەربکەون کە عقلێتی جەلالی و مەلایی لە نێو عقلی سیاسی کوردیا تێپەڕێن و نۆرمێکی تازە لە سیاست ئەدا بکەن مەبەستان بووە کە ئەو بزوتنەوە تەخلیدی و کلاسیکی پێشخۆتان کە بزوتنەوەی بۆرژوازی بووە کە لە جەلالی و مەلایی و پارتی وێشێتیا خۆی بینەوە تۆ تێپەڕێن بەڵام بۆچی نەتانتوانی ئەمە بکەن هێما وەکو کۆمەڵە هەوڵماندا زۆری شەڵماندا بەڵام بەداخەوە ینی بە نەتیجە وای لێ هات کە کۆمەڵە حەلکراوانە کە حەق نەبوو حەلکرایە کۆمەڵە بمایەتەوە بوو بە هێزێکی هەروکە خۆی بمایەتەوە حەل نەکرایە ئەکرا بێ بە هێزێکی سێهم لە کوردستانە بۆ تەوازنی بینی هێزەکانی ڕابگرێت بۆچی نەبوو هۆکارەکانی تو ئەکرێ و ئەو ئەزمونە سیاسی خۆتمان بۆ بژێڕیتەوە لە نێو ڕیزەکانی کۆمەڵی ئەو کاتە ئەو فاکتەر و هۆکار و کاریگەریانە چی بوون کە نەیهێشت کۆمەڵا وەک نخبەیەشی دەستەبژێری سیاسی فکری چەپی کوردی ئەو خۆناغە تێپەڕێنە کە خۆناغی زاڵی جەلالی و مەلایی بۆ لە نێو ساحی سیاسیە کۆمەڵە دەورێکی ئەساسی هەبوو کاکوێزە لەهینە بڵێ لە داوێکی تینشوانی کوردستانە و هەتا گۆڕاپەڕین و دوای ئەوەش ئیسەش ئەگە بڵین تا ئەو کاتانەشانی ئەگەر ئەو تین و گوڕ و هێز و
نوعيتي كهيبو بهوي كومالو بله براسي يعني بدرجة أساسي بهوي كومالو رأس لا أنا كاين دريشي تاعو في تكوش أنا تاعو بلا أساسكي أتوانا بلين بهوي نوعيتي باشي كادرو عندما كان كومالو بوا و أو ذخيرة شيء تنشماني هيبوا لسر أساسي أو بوا براسي لسر ما رنجو ما ندبونو شهيداني زوربي كادرو عندما كان كومالو بوا من ريزم بولا أنا كان دريش أوانيش بجدار ينتقدوا بلام رنجة بقدر كوملا نبوي بالراسية. ماله. ككوملا شحال كراوة بالراسي من كاتي خوي كوملا كلا دري والعظم بالراسي الكوت أيش تا كان أبو. ماله. تبري راديش بوك حكرني كوملا أو بوك إيمن لنا نمشي بريكاين. شان صالنا تواني ما طرفي مقابل كشور جرانا. قوتيان بين كان بخوما نوان تواني أما قوت كيم. زور باش لا الخكاني دهات ولا توركاني دهات واشين سر بارودوخي توانوي كوملا النيوريزكاني شتيا استعمل زياتر هل سرتاي سر هالدان وكاري سر هالداني كوملي ماركسيليني وكوملي رجدان قسبكين دكتور سرور عبد الرحمن لكتابي يشتين اجتماعي كردستان لحفتها وبينج بو حفتها وشش أليت مام جلال باشتن كوبونويق ليكي شش هزار وصو حفتها بڕیاری دروستکردنی کۆمەڵی مارکسی لێنینیدا وەک بەدیلێک بۆ حیزبی شوعی کوردستانی ئەو کات ئایا ئەمە چەند ڕاستی تایە؟ من نازانم بۆ تا چنێ ڕاستە بەڵام ئەوەی خۆم لەوانە لە مۆسیسی کۆمەڵە نیم بەڕاستی لە کادرەکانی ساڵی حەفتاشینی من لە ساڵی حەفتا و پێنجە کۆمەڵم ئەوەی بەڵام بیستومە ئەوەی بیستومە سەرەتای کۆمەڵە چ لەوانەی کە تایە بوون لەسەرتاوە وچ لەوانی کە لە نزیکە و مراقەبەیان کردون و ئەیان ناسن و چەند گرۆپێک بوو دوسێ گرۆپ بووە لەوانە لە گرۆپێکیان مام جەلالی تیا بووە و بڵین باوەڕیشم بووە بۆ کە مام جەلالین بێتوانە کە لەناو کۆمەڵا بێت بەڵام تیاشە هەبوو گرۆپی دیا هەبووە مەسەلەن بۆ نمونە ئەو گرۆپی کاکن شوێنی تیا بۆ بەڕاستی ڕازی نەبووە نەک لەبەری مام جەلالی خۆشنەویستە زۆر ڕەفیقی بۆ خۆش ویستووە ئەوش وا بیری کردەوە کە ئێمە شیی وا دروستکەین تۆزێک دوور بێت لە بۆ یاخی جەلالی و مەلایەوە نمونەی بۆ هێناونەتەوە مەسە بۆی برادەکان قەنەعات پێکەوە توی مەسەلەن مامجەل پیاوێکی زۆر بەقابلێتە لە هەر حیزبێک بێ ئەبێ ڕێیسی بێ مەسئولیەکەم بێ وتی بۆ نمونە ئەگەر فیرقەیەکی تۆڵتەوەیەکی دروستکەین ئەوی تیاوێ بێ ئەبێ ئەو سەرویشی فیرقەکە بێت فیرقەیەکی مۆسیقا دروست لە حەزەکەی کە ئەوی تیاوە بێ ڕێیسی فیرقەکە بێت ناکرێت پەراوێسی خەیتوانە لەبەرەوە کاتەن لێکم بە ئەویتیان نەبێت بۆیشی تازە بێتوانە ئەمە تاوان چەند برادێت چوون لە ژێرە بە مەمجەلال وتوانین کرد لە کاکنیشوا عازیز بوو کە ئەوە چەند ڕەفیق بوون ئەو کاتە تەبان ئەنی گلەی و گازنی بۆ ناربووتووی کە تۆ ڕەفیقێکی خۆشەویستی من وتوانە چۆن ڕێکخراوی چوار لە منە شاریتەوە مەسەلەن یعنی ئەوە بۆ چوونی ئەوە هەبوو بەڵام دوایەوەش تەوان کە من عەرزم کردی کە بزوتنەوەی ینی بڵین بوژانەوە و پەلهاوێشتن و گەشەکردنی کۆمەڵە بەتایبەت ساڵی هەفتا و پێنج دەستێکچوو بۆ شایدی سیاسی گەورە دروست بوو لەو کاتەوە ڕاستی کاکشەها بوو ئەوان کە بڵین لە مؤسسەکانی کۆمەڵە بوون ئەو کات تا ئەو کاتش ئەو سکرتێری کۆمەڵە بوو کە کەش بوون لای حکوومەتی باسوانەوە لەگەڵ مەجموعەی لە هەواڵەکانی خۆی لە سەرکردایەتوەنیشی لە سەرکرداییشان نەبوو ئازانم ویسان وڵات بەجێبێڵن بۆیان لە گرتن و هینی حکوومەتی باز ڕزگاریان بێت ئەوە بۆ چوونە ناو ئێران و ئێرانیش ئەو زمانە بە ئیتیفاقی جەزایر و شاو سەدام یعنی وا بوو کە خەڵکی عێراق بچێتە ئێران تەسلیمیکەنەوە هی ئێرانیش کە هاتە عێراق تەسلیمیکەنەوە ئەوان کە جیران لە ئێران تەسلیمی عێراقیانەوە ئەو بوو کاکشەها بوانە یاعدام کران لە کاکشەها بۆ هەواڵەکانی لە بەغا لە ساڵی هەفتا و پێنجە هەفتا و شەش یاعدام ئەو شەید ئەنۆر و شەید جەعفەروانەیە باقاتی هەواڵەکانیشان دواتر ئەچینە سەر گروپی زیندان و کوتلەی سژن زیاتر ورتر قسەیان لەسەرەکەن ئێستا بەسمە لەسەر ئەو بۆچوونەی دکتۆر سەرور عەبدوڕەحمان بۆسم لە کتێبی یەکێتی لە 75 بۆ 76 تۆ سەرەتا وتت ئێمە وەک هێزی سێهەم دەرکەوتین ئێمە مەبەسمان بوو کە ئەقڵەتی جەلالی و مەلایی تێپەڕێنین وەک بەدیلی ئەو هێزە تەقلیدیە بۆرژوازیی کورد کاری سیاسی بکەین بەڵام سەرور عەبدوڕەحمان ئەڵێ نەخێر کۆمەڵە وەک بەدیلی حیزبی شوعی دروست بوو ئەو کات کە لە یەکی شەشی هەفتا
بەڕێزمان جەلال پەیڕەو پرۆگرامی بۆ ئەنووسێ و هەتا پەیڕە و پرۆگرام و کاری ڕێخستنەکەی بە نێوی کوردایەتیەوە بۆ ئەو کاتە. ئایا لە ڕاستیە ئێوە بۆ بەدیلی حیزبی شیوعی دروست بوون یا بۆ تێپەڕانی ئەقڵەتی جەلالی و مەلایکی؟ ئەتوانم بڵێم بۆ هەردووشی. یەکیشان بۆ بەدیلی حیزبی شیوعی عێراقی ناچوو، من باوەڕم بە ڕاستی حیزبی شیوعی عێراقی نەبوو، حیزبی شیوعی عێراقی حیزبێکی سەرتاسەری بوو. ئێمە باوەڕم بەوە هەوو کە ڕێکخراوێکی چەپی مارکسی کە تعبیر لە زەحمەتکێش و ڕەنجەرانی کوردستان بکاتەوە فقط. ئەمە فەرقەکەیە. دوایەوە ئەوە فەرقانەی تر کە ئێمە باوەڕم پێی ئێمە لەگەڵ ئەوانە پێ فەرقەکرا، ئەوە بۆ ئێمە باوەڕم بەوە هەبوو کە حکوومەتی بەعز لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی خەباتی ئاشتیانە و لەبەر ڕێگەی خەباتی مەدەنیەوە مل نادا. ئەوان باوەڕێن بە جەبهە هەبوو بەشی تر هەبوو بۆی کە حکوومەتی عێراقی ئەو چۆتە بلۆکی ئیشتراشیەوە تێڕۆنینەکانمان زۆر جیاواز بوو. ئێمە باوەڕم بۆ بەڕاستی ئەخیرن کە بە بەرزترین مەرحەلەی خەبات کە خەباتی چەکداری ئێمە محارەبی حکوومەتی باسکەین. ئەوان باوەڕێن بەو نوع خەباتە نەبوو لە ڕاستیە. وەمە قەت خۆمان بەدیلی ئەوان نەزانی، خۆمان بەوە زانیوە کە ڕێکخراوێکی چەپی مارکسی بین لە کوردستانە و نوێنەری زەحمەت وڵاتەکەی خۆمان بین. خەبات بۆ عامی میلەتەکەشمان بکەین. ڕاستە بەڵام سەرچاو مێژوویەکان ئەڵێن کۆمەڵی ڕەنجدەران کۆمەڵی مارکسیلینی ئەو کات و کۆمەڵی ڕەنجدەرانی دواتر بڕوان بە حیزبی شیوعی نەبووە، نا قیادەی مەرکەزی و نەلیژنەی مەرکەزی بڕوان بە جەلالی و مەلایی نەبووە. بەڵام ئەوەی مای پرسیارە ئەوەی جێگەی سەرسوڵمان ئەوەیە کە ئێوە ویستانە ئەقڵەتی جەلالی و مەلایی تێپەڕین بۆچی یەکەم سکرتێری کۆمەڵی ڕەنجدەران کۆمەڵی مارکسیلینی بەڕێزە لە تاڵەبانیە بێت؟ ئەو نەبووە، من نەبیست ڕۆژ سکرتێر هەندێک لە سەرچاوە مێژوویەکان ئاماژە وڵی من سەرچاوەکە فیزڵ بەڕازی نەخوێندومەتەوە نەشدارم چێن بەڕاستی. ئێمە خۆمە لە واقعیعەکە بووین. مەبجا خۆی کەنارگرتووە ئەیزانی کۆمەڵە هەیە هینوێوانە هەیە ئەو ئەویست تەمەحی مامجال فەرقی هەبوو لەگەڵ ئێمە کۆمەڵە مامجال ئەویست یەکێکی دروستکە ئەو یەکێکی کە بینیمان لە ساڵی 1970 بێ بە چەترێک وزوەترین هێز کۆکاتەوە. ئەو بەلایەوە مهم نەبوو مەسەلەن زەحمەتکێشی کورد بیکە نەزانم چی بیکە شتێک گەورە دروستکە چەترێ بێ هەموو هێزەکانی تیا کۆکاتەوە خۆی سەکردایەتی بکە. لەبەر ئەو باوەڕی بەو ئینە نەبووە بە بڵێن بەو نوعاکە حیزبێکی چەپی وە سەپەرشی بکات و سەکردایەتی بکە. ئەسڵەن لە سەر عەبدوڕەحمان لە کتێبی ئاماژە پێکراو کە پێشتر ئاماژەمان پێکرد ئەچێ بۆ مێژوویەکی دوورتر ئەڵێ سەرەتای بیرۆکەی دامەزرانی کۆمەڵی مارکسیلینی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی جیاببوونەوەی باڵی مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پاری دیموکرات. پێ دوایە مێژوویەکی ئاوا لە مێژینی هەبوو بەڵام ڕەنگە عناسری تیا بوو بێ مەسەل و کەنۆشوانی تیا بووە مەسەن کاک شازادی تیا بووە کە ئەوانە بڵین کاتی خۆی لە باڵی جەلالیا بوون بەڵام ئەوانە قایدی بڵین قایدی جەلالەکان نەبوو بەڕاستی ئەوانە لە ڕۆشنبیرەکانی ئەو کاتەمە کە لە ڕزگاری ئەوانەیە نووسی ئەنی خەڵکی ڕۆشنبیری ناو باڵی جەلالی بوون خەڵکی چەپیش بوون لەوانە وئیلا ئەوە نییە بڵێ ڕێگ و ڕیشەی ئەوەنە بگەڕێتەوە ناو ئەو زمانە ولۆ زمانەوە تەختیتەندا ناوێت بۆ دروستکردنی کۆمەڵەوانە شتیوانە لە دوای ساڵی هەفتەوە بیر لەوە کراوەتەوە کە کۆمەڵە دروست کرد. بەڵام ئاوات عەبدولغەفور لە دیدارێکی ڕۆژنامەوانی ئاڵێ بەهۆی هاتنی کۆمەڵێک گەنج لە ئێرانەوە کە ئەبنە میوانی جەلال تاڵەبانی لە بەکرەجۆ کە ئەوانیش کورشی لاشایی و کە ناسراوە بە دکتۆر جەلال و پارسای نەژاد و ئیسماعیل ئەڵێ ئەمانە لەو ڕۆژگارەیە هاتمتە بەکرەجۆ کاریگەریان لەسەر تاڵەبانی دروست کردووە بە ئاراستەی بیری ماوچی تۆنگ و بەڵێوانە مارکسەکانی ئێران بوو لە مارکسەکانی ئێران کە باوەڕێمە بیر باوەڕی ماسی تۆنگە بوو زمانە من بیستمەوە چکو ڕاستەکەم گەنجم لە تەدەخلی سیاسەت ناکرد پێدوانی ئەوە سەرەتای نقطەی ئینتیلاق و سەرەتای ئەوانە وەکو باسەکەن تەسیراتیان هەبوو لەسەر باڵی جەلالی ئەوەی کە بە ئیتیجایشی بڵین چەپ و ئەوانات بیبەن لە هەندێک لە کادرەکان نەکەرەمووی سەرەتای دروستکردنی بیر باوەڕی ماسی تۆنگ لە بڵین لە مێشتیانە ئەڵێن ئەوان گوایە دەوڵەت تەسیریان هەبوو من خۆم کاتە چکو تیان نەبووم بەڕاستی گەنجوانە بووم یاری تەلەبە بووم تەدەخلی سیاسەتیشم ناکرێ کاتە زۆر بیستومە ئەوم بیستووە کوڕینەوە باشە زۆر باشە پێدوانیە ئەم جیاوازی بۆ چوونانە لەسەر دروستبوونی مێژووی کۆمەڵە و سەرهەڵدانی ئەم ڕێکخراوە چەپە کوردیە پەیوەندی بەوە بێت کە ئەم ڕێکخراوە سیاسیە چەپە بۆ ماوەی 5 ساڵ کاری نهێنیەکات خۆی ئاشکرا ناکات ئەم نهێنی بوونە بە بڕای تۆوای نەکردووە کە مێژوویەکی شێواو یا بە بڵێم مێژوویەکی ناڕوون بخاتەوە لەوەی کە نەتوانین سەرەداوی سەرهەڵدانی
کۆمەڵی مارکسیلینین و کۆمەڵی ڕێژنام دۆزینەوە مەبەستە تاریخی ساڵی 75 بەڵێ چکن 5 ساڵ لە دەستوری ببوورە لە دەستوری لە بەرگەی پێنجی پێرۆ پرۆگرام و دەستوری کۆمەڵا هاتووە کە کاری ڕێکخراوی و ڕێخستنە بێ بە شێوەی نهێنی بێت ینی بۆ ماوەی 5 ساڵ کاری نهێنی کراوە هەتا کاک ئاوات قارەمانی لە کتێبی ڕێگەباری کاناڵێ خەڵک سەرەتا کە ئەیبینین مەفرە سەرەتایەکان وایە زانی ئێمە جاشین و ئەترسان لێمان سیقیان پێناکردی نیانە ناسین ئەم نهێنی بوون ئەم ڕێکخراوە نهێنیە و کاری خەباتی نهێنیە وای نەکردو کە نەتوانین مێژوویشی ڕوون لەبەر دەستمانە بێت من سەرەتا عەرزم کردی وتم لە ساڵی 75 بڵێ لەبەر ئەوەی بۆشایەکی سیاسی لە کوردستان نە بە ئەو بۆشایی کە هەبوو پارتی دیموکراتی کوردستان و شۆڕژ بە قیادی مەناسێ بەرزەی پڕی کرد و وەرەگەی هیچ حیزب لایەنیشکیان نە دروست بن لەبەرەوە بە ناچاری ئەو بڵێن موەسیسەکانی کۆمەڵ و کادرەکانی کۆمەڵە کە لەو زەمانە لە حەجما بچووک بوون و کەم بوو نایەنەتوانی خۆیان کەشف بکەن و خەباتێکی زۆر نهێنیان نەکرد و واش خەباتەکەش وا بە گەریشە سیقی بەیش نەبووە زۆر لێ نزیک نەبووە زۆر ڕفیقی نەبووە نەیەتوانی ئەسەری کۆمەڵی لا کەشف لە کۆمەڵ هەیە ئەوە مۆزوعەکەی لەلایەک بڵێن بۆشایی سیاسی نەبوو خۆتە زانی مەسەلەن هەموو دروستبوونی هەم نەظەمەی هەر ڕێکخراوە زەمان و زەمینی خۆی هەیە و ظروفی ذاتی مۆزوعی خۆی هەیە تۆ ظروفی ذاتی مۆزوعەکە هیچی لەبار نەبوو لەو کاتە تەنها نخبەیەکی مستەقەفە هەبووە ئەوێ خۆی تەوعیەکە خۆی وشارکاتەوە یەک گرێت بۆ خۆی بپارێزێ لە شەڵاوەکانی دژون هەم لە شەڵای حکوومەتی باز و هەم لە مدام و دەستگاکانی شۆڕشی ئەیلوجی بەڕاستی ڕێگەیان نە ئەجا ئەم ئەرکە زۆر قورسە هەتاکو ئەو دەرفەتە دروست بوو کە بڵێن ناخۆش و کە شۆڕشی کورد کۆتایی پێهاتوانە بەڵام ئەوە دەرفەتیی ڕەخسان یعنی بۆشایەکی سیاسی گەورە دروست بوو کە بتوانێت کۆمەڵە هیمەتی کرد لەو زەمانە بتوانێت ئەو بۆشایە سیاسە بەشێکی گەوری لە بڕکاتەوە زۆر باشە کاک وەهاب پێم خۆشە پرسم کە ئێوە چۆن دەستاندایە چەک و چۆن مەفرەزی سەرەتایی و شەڕی پارتیزانیتان دەست پێ کرد لە نێو ڕێزەکانی کۆمەڵەیە تالیماتێ لە بڵین سەرکردایەتی کۆمەڵە سەرکردایی ناوخۆتەمە هەموو سەرکردایەتەکە ناوخۆ بۆ کاتە کارم دوای شیشا بۆیان سەرپەرشتی تەنزیماتی کۆمەڵەیە کە شێت ئارام تالیماتێک کاتە خوارەوە کەڵێ ئێمە بەتەمایل شۆڕشی چەکداری دروستکەین بۆ مەفرەزە لە مەنتیقانە دروستکەین ئەم مەفرەزانە پێی بڵێم پێی وترێن مەفرەزەی دیعایی موسەلاحیانی ئەوەی بە کوردیەکەی نازانم چۆن تەرجمەی کردەوە مەفرەزەی دیعایی دیعای بکە بۆی کە شۆڕشی چەکداری وانە هەیە بانگەشەی لەلایەکەمە بۆ کو نەواتێکی هێزی پێشمەرگە و هێزی شۆڕژێر دروست بێت لە شاخەکانی کوردستانە بۆ بەرگری و بە دۆست و دوژمنی بسەلمێنی کە کورد مقاومە کات و ماوە و ئیتیفاقی جزایی تەسیر ناکات لەسەر ئەوەی کە حرەکەی کوردی بەتەواوی لەناوچێتوانە بەڵکو سەر هەڵاتەوە ئەمە جانبێکی بود جانبێکی کەشیان بۆ ئەو کادرانی کۆمەڵە کە لە ناو شارە لیانە قەوما لەلایەن حکوومەتی بەعسەوە کەشفە بوون و ئانە بۆی مەلجەئیشان هەبێت جاتیان ناو شارە خۆی بشارێتەوە معرەزێ بۆ گرتن جاریچگە شاخەکانی ئەچێ دەرەوە بێ پێشمەرگە یعنی دوو مەبەستەوەیشان دروستکردنەوەی شۆڕش و نەواتی هێزی پێشمەرگە و لای شەبێ مەرجە بۆ ئەوە کادرەکانی کۆمەڵە کە لەلایەن حکوومەتی بەعسەوە کەشف بێت بەڵام کاک فەریدون عەبدولقاهر لە ژمارە 15 گۆڤاری ڕێبازی نوێ ئەڵێت لە ئازاری 75 مامجەلال نامەیەک بۆ سەرکردایەتی کۆمەڵە ئەنێرێ و داوای خەباتی چەکداری و درێژخایەنیان لێکا سەبارەت بەمە چی ئەڵێیت؟ من ئاگام لە نامێنێ بەڵام ئەمە مامجەل ئیتیسالی بەناوەوە هەبوو ئیتیسالی بەناوە هەبووە تاکو ساڵی 76 شوانش کە دروستکردنی شۆڕشوانە بوو ئاگادار بوو کە مەفرەزەکان دروستەکرێت و ناڵێم لە مەنتیقانی سلێمانیوانە زیاتر کۆمەڵە مەفرەزەکەی نارێت دەروێ شارەزگ و ئێمە مەسەر لە شاباژێر و کۆمەڵێک هێزی ترمان لە قەرداخ و شەی سیروان تاڵەبانی و ئەو برادەن کاکاوت قارەمانی و مام ڕۆستەم و بڵێنیانی لەو چەند ناوەکان هوی نییە شەی گۆران و لە مەنتیقای تریشەوە ناوەکان معلومی کێشە سەر بڵێن هەر مەفرەزیە لە تا 15 کەس پێکات ئەو بڵین نەواتەکەی و دوایتر و بە کەرتێک لە دووسێ مەفرەزە پێکاتوانە بەو نوعین بووە مامجا لاگەی لەمانە هەبوو ئەیزانی مەفرەزە دروستەکەی بەڵام نێزانی شێ و چێنیانی بەڵام خۆشی لە ئیتیسال لەبوو لەگەڵ شەی عەلی عەسکەری و عومەر دەبا بۆ بڵین هێزەک شەی دووتە خالی دووانە کە داوای لەوانیش کردبوو کە بێنە دەرەوانی و بەشداری بکەن لە شۆڕشی چەکداریوانەوە ئەوانی ساڵی 76 بەشداریان کرد هاتن دەرەوە
بەڵام لە بەرامبەرەمە کاک مەلا بەختیار لە کتێبی چۆن چەپکێک و کامێژووی کۆمەڵاڵێ لە ماڵی کاگە حەمەی میرزا سەعید خاڵەشەها بمبینی لەو دانیشتنا ئەو وتی ئێمە ئەچینە ڕیزی بەرەنگاری و دەسەدەینە چەک ئەینا دڵنیان کە سەرکردایەتی بۆ ژوازی کوردستان سەر ناکەوێ ئایا ئەگەر خاڵەشەها بڕئیوا بوو بێ ئەی چۆن مامجەلال نامانێرە بۆ سەرکردایەتی کۆمەڵە و داوای شۆڕشی پارتیزانی و شۆڕشی چەکداریان لەکات من بەڕاستی وایان کاکمە لە وەختای ئەڵێن نازانم خۆم نازانم وایە یاوان نیە بەڵێ ئەگەر خۆشت لە سەرتاوە ئاماژت بۆ کرد کە ئێمە ئەمانویست بۆژوازیە تێپەڕێنین چون پێمان وا بوو کە قەزی کورد لە پارتیویشێتیا تەواو نابێت لە جەلالی مەلایە تەواو نابێت و پێویستی بە جۆرێک لە تازەکردنەوەی سیاسی ئەمانویست ڕێکخراوی بێن نەوعێتێکی زۆر باشی هەبێ ئەو تانی سەپەرشتی بڵین شۆڕشی کوردکە نەک بۆی ڕەفزی بۆ ژوازی کورد بکرێت چون ناتوانین تۆ لە حرەکەیکی تەحەڕوری وەتەنیە لە شۆڕشی ڕزگاری نیشتیمانیە ڕەفزی لای نەکانی تر تۆ ئاغاشت حیزبی خۆی هەیە بۆژوازیش هەیەی طبقاتی تریش هەیەی ڕەنگ ئەنواع حیزبی چەبی تریش روزێ بەناویترەوە زۆر ئەمانش حەقی خۆیانە بەشداریکەن ئێمە مەمەنیست بەڕاستی لەو حرەکەیە دەوری ئەساسی کۆمەڵە بیبینێت زۆر باشە کەواتە یەکەمین مەفرەز سەرەتایەکانی شخڕی پارتیزانی و نێو کۆمەڵی ڕێژدەران و مارکسیلینی ئەو کات کێبوون بەر لەوەی وەڵامی پرسیارەکەم بیتەوە پشوویە گۆرەگرین و دواتر بەڕێزان پشوویە گۆرەگرین و دواتر بەردەوام بین و دێنە وڵاتان